جێگرەوەکانی نەسرۆڵڵا کێن؟ کەیتر خۆی دەخاتە بەر تیری کەوانەکەی ئیسرائیل؟ زاواکەی قاسم سولەیمانی بۆ ناو زائیدەکە. دوای ئەوەی حیزبوڵڵا بە فەرمی ماتەمینی بۆ کوژرانی حەسەن نەسرۆڵڵا ئەمینداری حیزبەکەی ڕاگەیاند کە لە هێرشەکەی ڕۆژی هەینی ئیسرائیلدا بارەگای سەرکردایەتی حیزبەکەی لە گەڕەکێکی باشووری بەیروت کردە ئامانج و بۆ ماوەی 32 ساڵ پۆستەکەی بەدەستەوە بوو. ئیتر ئەو پرسیارە وروژە کە کێ دەبێتە جێگرەوەی نەسرۆڵڵا، بەتایبەت کە سوپای ئیسرائیل توانی زۆربەی سەرکردەکانی حیزبوڵڵا لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکەوە تەسفیە بکات. بە گوتەی چاودێران، هاشم سافیەلدین سەرۆکی ئەنجومەنی جێبەجێکاری حیزبوڵڵا و دووەم فەرماندەی حیزبوڵڵا بە دیارترین کاندید دادەنرێت بۆ جێگرتنەوەی نەسرۆڵڵا کە ئاموزای نەسرۆڵڵا و زاوای قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی سوپای قودسی ئێرانە. جگەلەوەش لە ڕواڵەت و وتارداندا زۆر لە نەسرۆڵڵا دەچێت. هاشم لە ساڵی 1964 لە شارۆچکەی دێرقانونە لەهر لە باشووری لوبنان لەدایک بووە. دواتر لە نەجەف و قوم بڕوانامەی خوێندنی وەرگرتووە و لە ساڵی 1982 لە دامەزرێنەرانی حیزبوڵڵا بووە. لە ساڵی 1994دا داوای لێکرا بگەڕێتەوە لوبنان بۆ ئەوەی دوای نەسرۆڵڵا پۆستی سەرۆکایەتی ئەنجومەنی جێبەجێکاری حیزبوڵڵا وەربگرێت. دوای دەستنیشانکردنی نەسرۆڵڵا بە ئەمینداری گشتی حیزبەکە و لە دوای کوژرانی ئەمینداری پێشوو عەباس موسەوی لەلایەن ئیسرائیلەوە لە ساڵی 1994ەوە هاشم ئامادەکاری دەکات بۆ جێنشینی نەسرۆڵڵا. بۆ ماوەی 3 دەیە هاشم مامەڵەی لەگەڵ فایلە هەستیارەکاندا کردووە. فایلە استراتیژیەکانی بۆ نەسرۆڵڵا جێهێشت. هەروەها کارەکانی لەلایەن عیماد موغنیە سەرۆکی پێشووی سەربازیە حیزبەکەوە سەرپەرشتی دەکرا کە ساڵی 2008 بە تەقینەوەی ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکراو لە گەڕەکی کفرسوسا لە دیمەشق کوژرا. لەو ماوەیەشدا هاشم ساڵانێک وەک پیاوی سێبەر مایەوە. بە پێی میدیاکانی ئێران کوڕێکی هاشم بە ناوی ڕەزا لە ساڵی 2020دا هاوسەرگیری لەگەڵ زەینەبی کچی قاسم سولەیمانیدا کردووە. نەعیم قاسم کاندیدێکی دیکەیە بۆ جێگرتنەوەی نەسرۆڵڵا. نەعیم قاسم کە لە ساڵی 1992ەوە جێگری ئەمینداری گشتی حیزبوڵڵایە و لە ساڵی 1953 لە ناوچەی بەستە ئەلتەحتە لە بەیروت لەدایک بووە. بەم پێش بێت دوای کوژرانی نەسرۆڵڵا زاواکەی قاسم سولەیمانی کاندیدا کە خۆی بخاتە ناو زائیدەکە، بەڵام ڕوون نییە چارەنووسی وەک ئامۆزا و خەزووری دەبێت یاخود نا.